بناوی خدای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. پێشەشی زۆر سپاس و دەستخۆشی لە برایان و خوشکانم لە ڕێکخراوی گەنجانی سەرکەش دەکەم و زۆر سپاسێکی گەرم و گورتتر بۆ برای خۆشەویستم کاک حازم مخلیس و مەکتەبەی تەفسیر دەکەم کە شوێنەکەیان دابین کرد کە بتوانم چەند کاتێکی بە قیمەتی ژیانمان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بم بۆ باسکردنی بابەتێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە چۆن بتوانین ئاشتەوایی دروستکەین لە مانگی ڕەمەزاندا. خۆشەویستانم، لەو دنیای هەرچەندە بگەڕێی، لە ڕاقیترین فندق بخەوی، لە خۆشترین شار گوزەر بکەی، قەت ناکە ئەو دەقە و سەعاتانی کە لە ماڵی خۆتی. هەموو دنیا بگەڕێی، لە هەموو خۆشیێک دابی، بەوەڵڵا ڕوح و گیانت ئاسوودە نابێ هەتا نەگەیەوە ناو ماڵەکەی خۆت. بۆیە خوای گەورە ئەفەرمێ وەجەعەلە لەکم من بیوتکم سەکەنا. خوای گەورە دەفەرمێ ئێوە وامان کردووە کە ئێوە لە ماڵەکانی خۆتان هەست بە ئارامی بکەن. بەڕاستی ماڵ ئارام بەخشە، بەڕاستی ماڵ جێگای ئارامی و ئیسراحاتی گیان و ڕوحەکانە. و دووەم ئارامی کە لەو ماڵەیدا هەیە ئەویش ماڵ و منداڵە. بەڕاستی ماڵ و منداڵ ئارامیەکی بێ پێوانە دروست دەکەن بۆ ناخی ئینسانەکاندا. چ ئارامی ژن بە پیا و منداڵەکانی، چ ئارامی پیا و بە خێزان و بە منداڵەکانی. بۆیە خوای گەورە ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. یەکێک لە ئاەتەکان و عەزەمەت و نیشانەی پەروەردیگار ئەوەیە کە لە نەفسی ئێوە ئافرەتانێکی دروست کردووە ببێت بە سوکنا، ببێت بە ئارامی گیان و ڕوحەکانتان. ئازیزانم، ئەم دوو ئارامیەمان لە تێکچووە، چونکە ئەم دوو ئارامیە ئینسانی گەورە و زانا و دانا و سیاسی و ئینسانی پێشکەوتوو دروست دەکات. هەر کاتێک ئەو دوو ئارامیان لە ئێمە تێکدا، بەڕاستی جیلێکی فاشیلی، جیلێکی بێسەروبەری، بێ هەدەف و بێ ئامانج دروست دەبیتن. تەمەشا ژیاننامەی هەموو ئەو پیاوانە بکەن کە لە ژیان لە تاریخدا لە مێژوودا دەوریان هەبووە، جێی بەسمە و پەنجەیان هەبووە لە کۆمەلگادا. تەمەشا کە لە ماڵێکی چەند ئارام گەورە بوون، خێزانێکی چەند ئارام بەخشی هەبووە، ئینسانێکی چەند گەورە و بەسوودی لێ دروست دەبێ کاتێک کە خێزانێک کە ماڵێکی ئارامی تێدا بێتن. و هەموو ژیاننامەی ئەو کەسانە بخوینەوە کە مجرم و قاتیل و شاریب و هاربن، کە ئەو کەسانەی بەڕاستی سەرشۆریە بۆ میلەتەکەیان، سەرشۆریە بۆ خێزانەکەیان، بۆ عەشیرەتەکەیان، ئەوانە هەموو لە شوێنێک پەروەردەکراون کە ئارامی تێدا نەبووە، نە ئارامی ماڵ، نە ئارامی ژن و ماڵ و منداڵی تێدا بووە. جا بۆیە خۆشەویستەکان، ئێستا پیلانی زۆر گەورە لە گۆڕێ هەن کە بیانەوێ ئەو دوو ئارامیەمان لێ تێک بدەن، هەم ئارامی ماڵمان لێ تێک بدەن، هەم ئارامی خێزان و منداڵمان لێ تێک بدەن. دێن چەندەها مەفاهیمی بێسەروبەر، چەندەها ئەفکاری بێسەروبەر دەخەنە ناو مێشتی گەنج و لاوەکانمان لە کچ و کوڕەکان. پێیان دەڵێن ژیان بە سینگڵی خۆشە، چۆ بۆ دەسی تەوقی ژنێک بەم لە خۆت بۆ دەکەی هەتا مای لەگەر ئەو ژنە بژی و ببێتە کۆت و زنجیر لە بۆ هەموو حرەکەی ژیانت. بە خۆت بە سینگڵی بژی، بە ئازادی بژی. ئەگەر زۆریشت حەز لە هەر شتێک بوو، ئەوە دەرکەیت کە هەیە بۆ خۆت دەتوانی لێ بچیتە ژوورەوە. و بە کچەکانیشمان ئەڵێن ئێوە بۆ تۆقی مێردەکەنە ملی خۆتان، بۆ ئەو مەسوولیەتێ وەردەگرن، ئەو چیە و تۆ چی، بۆ خزمەتی دەکەی، بۆ ئەو وەکو ئاغا لە ماڵێ دانیشی و تۆش خزمەتکاربی. نەخێر، هەردووکتان وەکو یەکن، بۆ خۆت بە ئازادی بژی، بە خۆت بە حوڕیەت بژی. ئەم مەفاهیمە غەڵەتانە، ئەم ئەفکارە
مەسمومانە بەڕاستی ئارامی ماڵ تێک دەدا، بەڕاستی ئارامی خێزان تێک دەداتن. جا بۆیە سبحان الله ئێستا ئیشی زۆر لەسەر دەکرێت، وە لە هەرێمیش زۆر مەحاوەلەیان کردی هەندێک ڕێکخراوی ناڕێکخراو، هەندێک ڕێکخراوی نابەرپرس کە دەیانوێت بەڕاستی عەمدەن ئەو ئاسایش و ئەو ئارامیە کە لە ناو ماڵ و خێزانەکاندا هەیە لە ئێمەی تێکدەن. بەس لەخوا بە زیاد بێ ئەلحەمدولله خەڵکی کوردستانی عێراق زۆر لەوە هۆشیارترن، زۆر لەوە بێدارترن کە بەو قسە باق و بریقانە هەر بخەرەتێن و بەگوێیان بکەن و ماڵی حاڵی خۆیان تێک بدەن. جا ئازیزانم ئەوەی من دەمەوێت باز بکەم، ئێستا ماڵەکانمان کێشەی تێدایە. بە حەقیقەت ماڵەکانمان ئێستا بەهۆی ئەو ئەفکارانەوە، بەهۆی ئەم بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسانەوە ماڵەکانمان کۆمەڵک کێشەی تێدایە. هەندێک کێشەیان خەتای پیاوە، هەندێک کێشەیان خەتای ژنە، هەندێک کێشەیان لە دەرەوە لە بۆ ئێمە دێ، خەتای سوسیال میدیایە، خەتای ئەنتەرنێتە، خەتای مۆبایلە. مهم ئەوانە هەموو کێشەن ئێستا دەورەی ماڵەکانیان داوە. من هەندێک لەو کێشانە باز دەکەم. مەسەلەن یەک لەو کێشانە ساردی و کزی و کەمبوونی خۆشەویستی بینی ژن و پیاو. دەزانن ئازیزانم حتا ژن و مرد عاشقی یەک نەبن، تامی ژن و مردایەتی یەکتر ناکەن. بەوەڵڵا حتا ژن و مرد عاشقی یەک نەبن، خۆ بە قوربانی یەک نەکەن، قەت ئەوانە هەست بە ئاسوودەی ئۆقرەی ژیانی حەقیقی ناکەن. ئێستا بەڕاستی ژیانی ژن و مردایەتی ئەو خۆشەویست و مەحەبەت و عەشق و ئەوینەی زۆر لێکەم بوویتەوە. نەخۆشیەکی تر و ڤایرۆسەیەکی تر ئیهمالی پیاو بەرامبەر خێزانی، بەرامبەر منداڵی، نامەسئولانە جوڵانەوەی ئەو پیاوە لە بەرامبەر ماڵ و منداڵی. ئازادکردنی ماڵ و منداڵ ئازادکردنیەکی ڕەها کە بۆ خۆی ئیسراحات بکە، بەڵام نازانی بالمقابل زەرەرێکی زۆر زۆر گەورە دەکاتن. خاڵی سێم ناپرسی یا هەراتن لە مەسئولێتی منداڵەکان بەرامبەر داک و بابیان. بەڕاستی هەندێک داک و باب هەنە هیچ ئاگای لە ماڵ و منداڵی خۆی نیە. حتا چەندجار بە نمونە گێڕایەتمەوە تەلەبەیەک قوتابیەک دێتن دەرەبا بە وەڵە لە مەکتەبێک لە دوان ناردیمە دەرێن ئیلا دەبی بێ غێر غایب بووە، بیعاری کردووە، مشکلەی دروست کردووە. وەڵە بابەکەشی دەستە مەکتەبەکەی دەرن فەرموو کاکە لۆ هاتی دەرێ وەڵە کوڕەکەم لێرەیە لە دوو تا ناردیمە، ناوت چییە؟ ناوی فلانە. پێ وەڵە بەداخەوە لەو مەکتەبەی نییە، پار لەو مەکتەبەی بوو. ئەو سەرا لێرە نمایە بابە بگوی نەزانی کوڕی لە چێ دەوام دەکات، نەزانی پۆلی چەندە، نەزانی برادری چێیە، نەزانی لەگە چێ هەردەستی و دادەنیشی. ئەخەو منداڵە چی لێ دەردەسی؟ چاڕوانی چی لێ دەکەی؟ منداڵێک لەژێر ڕقابەی داک و بابی دەرچوو بیتن. زەبڕاستی لێنەپرسینەوەی دایک و باوک بۆ منداڵەکان ئەمە کێشەیەکی ترە. کێشەیەکی ترمان هەیە لە خێزان زۆر غائب بوونی باب لە ماڵێ. جا چ ئەوە سەفەر دەکا بە مانگ نایەتەوە، چ ئەوەی هەموو شەوێ دەچی لەگە برادەرەکانی تاکو سعات یەکی شەوێ لەگە برادەرەکانی دەبێ ئەم ژن و منداڵەش بە تێدێلی بەرامبەر چێ دەیانداتە دەوی چێ؟ دەیانداتە دەوی ئەژدی هاوماری سۆسیال میدیا، ئەیانداتە دەوی ئەژدی های ئەو قەناتانەی کەوە بەس دەکرێت لە تەلەڤیزۆن و لە مۆبایلەکاندا. ئەمە زۆر خەتەرە ئازیزانم. غیابوونی باب لە ماڵێ بەو دەرەزەیە بەڕاستی کارەساتی گەورەی لێ دروست دەبێتەوە. پاشان بێئاگایی دایک لە منداڵەکانی لە ماڵێک کە چ دەکەن و چ ناکەن. بەڕاستی هەندێک دایکەیە منداڵەکانی خۆی بە چ دەخافرێنی؟ هەر ئەوەندەیە مۆبایلەکەی دەداتی هەن کوڕم بەس بێدەنگ بی، بەس گارەگارێ نەکە، بەس کێشەی دروست ئاتەوە. ئەخە نازانێ ئەو مۆبایلە بابم وەڵڵە قومبەلەیە، بە قورئان قومبەلێ بتەخێتەوە بە سوڕوچاوی کوڕەکەدا ماڵی ئێوەش وێران دەکاتن و چەند جاریش تەقیتەوە و ماڵێکی زۆری وێران کردووە. کێشەی ترمان ئەوەیە ئەو ماڵ و منداڵە لە سەیەک سفرە دانانیشن. بە هەفتە جارێک ئەگە جومعان ئەگەنا لە سەیەک سفرە دانانیشن دوو قسەی باب و کوڕاتی بکەن، دانانیشن دوو قسەی باب و داکاتی بکەن، دوو قسەی بینی منداڵەکان و داک بکەن، دوو قسەی خۆش بکەن لەسەر سفرەیەک دانانیشن. بەڕاستی هەر ماڵێک ئەگەر ئەو بابە لەسەر سفرەی لەگە منداڵەکان دانەنیشت بەڕاستی ناتوانانی تربەتی بدا، چکە تربیەت و پەروەردەکردنی منداڵ لەسەر سفرە دەست پێ دەکاتن، لەسەر سفرە دەست پێ دەکات. بۆیە کاتێک کە ئەو منداڵی لە خزمەت پێغەمبەری دانیشت بوو صلی الله علیه وسلم کە نانی دەخوارد، منداڵەکە بە دەستی چەپ نانی خوارد و دەستی بردەوە هەموو سفرەکەی بۆ هەموو سینی خواردنەکەی. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆڵە گیان سەمی الله وەکول بیەمینک
وكل مما يليك پەروەردە ئەلێرە دەست پێ دەکا ڕۆڵە جان بسم الله بکە بەدەستی ڕاستیش بخۆ ولا نێزیکی خۆشت بخۆ دەست مەجێڕە بەناو هەموو شیوەکەدا زانە تربیەت پەروەردەکردنی منداڵ دەبێت لە سەفرە ڕادەست پێ بکە بەداخەوە ئێمە و پەروەردەمان نماوە هەر هەستیشی پێ ناکەین ئەم جۆرە پەروەردەکردن لەسەر سفرەی چەند کاریگەری خۆی هەیە پاشان کێشەمان زۆرە کێشەیت کە ئەوەیە کە بەڕاستی ئەو ژن و مێردە کاتێکیان نییە پێکەوە دانیشن دوو قسان بکەن ئەو ژنە پڕ هەناوی قسایە پڕ هەناوی مەشاکلە یەک سەعات مۆڵەت ناداتە ئەو ژنەی دڵی خۆی بکاتەوە بەرامبەر پیاوەکەی مەجالی نادات دەی باشە ئەم ژنە وەی لێ دەکەی بۆ یەکەچکە باسکات وەی لێ دەکەی ئاه و نووزە و ناڵە و مشکلەکانی خۆی لە بۆ کەسێکی بێگانە باسکات ئەو کات بە خۆت زەریبەکەی مشکلەکەی خۆت دەدەی کە بە خۆت بێ ئاگا بووی بە خۆت مەجای ئەو خوشکت نەدا هەناوی خۆی لە بۆ تو بکاتەوە دێوە ماڵێ ماندی و مردی زوو دەستێژێک دەشێ نوێژ دەکەی دەست دەدەیە کۆنتترۆلەکەی خەریکی تەلڤزیۆنی ژنەکە دەوێت بێتە پێش ڕاوەسە ئەوڕۆ تۆپانە سۆسیال میدیا ئەوە تۆپانەی ڕیال و بەرشلۆنە هەیە ڕاوەسە ئەگە بەرشلۆنە بردۆڕێنی دینێ هەردەگری میسی گۆڵێکی نەکە تخوا مەحاڵە تخوا حیسابە تخوا ئەمە ماڵە تخوا ئەمە پیاوە کە ئاگەی لە ژن و ماڵ و منداڵی نەمینە لە بە خاتری میسی جا هەندە شێ دەستنە ئیسکان لەوێندە حتا نیوەی شەوە لەو هەرا و بەزم و ڕزمە و ئەو فلیمەی دادەنشن دەڵێم تەماشای تۆپانێ بکە دەڵێم حەزە لێ بوو مشەجیع ریاضەی با هیچ گومانی هیچ لاری نییە لەوەی بەڵام ئاگەر لە خێزانت بێ پڕی هەناوی قسەیە بۆ مەجالێکی وی نادەی ئەو 45 دقە لە دیارگەمەی دادەنیشی بابە 20 دقەش 25 دقەش لە دیار خێزانت دانیشە با دوو قسەی بکە با نرکە و ناڵەی خۆی برێ لە بۆ تو ئەیدی منداڵ واللهی منداڵ هەیە کێشەی هەیە چەند جاری دەسەکن داچی مەجاالینە لۆ لە بە تیکتۆکی داچی مەجاالینە لە بە تیکتۆکی یان لە بەرەوەی تەلەفۆن لەگەر خوشک و داوک و برادری خۆی دەکە ئێستا هەموو بەلاشە ئاپ و ڤایبەر بەلاشەوە نیە مانجێ 10,000 تێکە و 30 ڕۆژ قسەی پێ بکە های لاوی و بەکایفی خۆت جا ئەم خوشکە بەڕێزە واللهی مەجاالی نییە کچەکەی لە معاناتە کێشەی هەیە دەوێت دوو قسەی سڕی خۆی بەداچی برێ مەجاالی نییە ناچار ئەم کچە دەبیشکایەتی دڵی خۆی یان لە لای من بکیان لە لای یەکێکی تر بکاتن زعزان ئەم کێشانە هەمووی هەر لە ناو ماڵەکانمان لێوە ڕەمەزان داهات چۆن بتوانین ئەو هەموو کێشانە لە ناو ئەو مانجی خێر و بەرەکەتە چارەسەر بکەین ئازیزانم ئێمەوە نەزانین ڕەمەزان هەر ڕۆژ و گرتنە هەر قورئان خوێندنە نا بڕوا بکە ڕەمەزان دەرمانی هەموو دەردەکانی ئومەتی پێیە ڕەمەزان مەرهەمی هەموو بیرینەکانی پێیە ئەو ڕەمەزانە پڕ خێر و بەرەکەتە ئەگە ئێمە بزانین چۆن مامەڵەی دەگە دەکەین بڕوا بکە یەکەم عیلاجی ئاشتەوایی خێزانی پێیە عیلاجی بینی ژن و مێردانی پێیە بینی منداڵ و باب و داچی پێیە بینی ئەو ناڕەحەتیانەی کە لە ماڵ هەنە سبحان الله هەموو لە لای ڕەمەزان بەدەست دەکەوی چۆن یەکەمی شێت بۆ ئەوی بەڕاستی داک و باب ئیسیفادەیەکی زۆر لە ڕەمەزان بکەن بۆ ئاشتەوایی خۆیان و بینی خۆی و منداڵەکانیان پێش ئەوەی ڕەمەزان دابێ با منداڵەکانت خۆشبەختیەک شادیەک فەڕەحیەکی زۆر لە ڕوخسارت ببینن لە دەوتەکانت ببینن بە بۆنێ هاتنی ڕەمەزان نەکبرێ ئەوە ڕەمەزان داهات ئەی بابا ڕاست کوڕەکەت قەدەمی دەشێ و ئەتووا قەدەمشکات کوڕەکەت کو پشتی ناشێ دەکەواتە ئەوە ئەتوو وا بکەی لە هەمکەوە برێ ڕەمەزاندا دەوزە وەرە یا ڕەبی 30 ڕۆژ بە ڕۆژی بە دەبی ئەو منداڵە کەجەی لەو قسەی دەبی کوورەی دەروخێتن چۆن ئیبادە دەبیتن بە سەد حیلە و فێڵ و شەق و زلە ئەو زاویش نایگریتن بەڵام بەڕاستی ئەگەر ئەتوو فەڕەحی پیشاندا خۆشبەختی خۆت پیشاندا شادی خۆت پیشاندا کە ئەو مانگە دێ زۆر دڵخۆشم زۆر مشتاقم بۆ دیتنی بڕوا بکە ئەم قسانە تەسیری لە ڕۆح و جانی منداڵەکانت دەکە ئازانم پێش ئەوەی 2-3 ڕۆژ مانگی ڕەمەزاندا بێ برن کوڕە منداڵەکانم بە قورئان زۆر دڵخۆشم بە وەڵڵاه زۆر دڵخۆشم با بە خێر دڵخۆشی چییە برێ میوانەکەم دێ میوانی ئەوها عەزیز و خۆشەویست نییە میوانەکەم دێ تازی سەرما ڕوحی گیانما هەردوو چاومە بیلبیلەی هەردوو چاومە ئەو میوانە ئیشتیاقم زۆر مشتاقم کە بێتن بزانە ئەم ئیشتیاق پیشاندانە چەند کاریگەری لە ڕوحی منداڵەکانت دەبی ئەو کاتی منداڵەکانیش عاشقی ڕەمەزان دەبن منداڵەکانش عەتف و سۆز و حەنانیان دەردەبڕن بەرامبەر ڕەمەزان بەڵام خوا نەخواستە داک و باب دابنیشن عاجز و مەلول چێ بابە
سعات کەس لە خۆشە ناوەڵە ڕەمەزان داات قورمان بەسەر دەورەسی ڕۆژی بە ڕۆژی بە دەوزەوەرە چبن هەفتە ئێوارە هیچ مەخۆکرە بە قورعان دەمرم جا ئەم قسە ناخۆشانە زۆر کاریگەری هەیە لەسەر منداڵەکان وە قسەی خۆشیش عینەن کاریگەری هەیە لەسەر ڕۆح و جانی منداڵەکان. خاڵی یەکەم. خاڵی دووەم کە یەکەم شەوی مانگی ڕەمەزان داهات شەوێکی زۆر مبارەکە چکۆ لە ئەثەرێک داهاتووە کە خوای گەورە بە چاوی ڕەحمەت تەمەشای هەموو ئومەتی ئیسلام دەکا ئەوەی ئەو شەوی بەخەبەر بی ئەو شەوی کەوا نیەتی هەبی هەمووی بە ڕۆژی بی لە ئەثەرەکە دەفەرمی خوا لە هەموو گوناحی خۆش دەبی. جا ئەو ماڵ و منداڵە خڕکەوە شەوی یەکەم پێیان بڵێ بەرە ڕۆڵەکانم ئەو مانگە داهات یەکەم شت با گەردێن یەکتر ئازا بکەین. خێزانە خۆشەویستەکەم هەرچیم بەرامبەر کردووی هەر قسەیەک هەر هەڵوێستێک هەر شتێک کە دڵم عادز کردو گەردەنم ئازاکە ئەتوش گەردەنی من ئازاکە مناڵەکان وەرنە باوشم با گەردەن یەکتر ئازاکەن چکە ئەو مانگە مانگی گەردەن ئازایی کردن یەکترە مانگی لێ خۆشببوونی خوایە مانگی عەفوی خوایە من گەردەنی ئێوە هەموو ئازا دەکەم لەن ئەو جەوە خۆشەی دروست دەبی زارێ ئەو جەوە خۆشەی لە بینی ئەو ژمێردە دروست دەبی کە هەرچیان لە دڵی دابوو فڕێیاندا و منداڵەکان و داکو بابیان هەرچی لە دڵیان بوو فڕێیاندا پاشان ورن بە ئێمە خەریتەیەک دابنین خوتەیەک دابنین ئەو مانگەی چ بکەین بتوانین زۆرترین کات پێکەوە بین بتوانین هەمومان بە جوانترین شێوە بە ڕۆژی بین بتوانین هەمومان هەرچی نور و بەرەکەتە لەو ڕەمەزانە بێتە دەستمان دەی چ بکەین جارە وەرن با محاولە بکەین مزگەفتێک هەر بژێنین ئەوەی تەراویحی خۆشە ئەو زۆر مهمە ئەم داڵانە دەستت بگرە بیان بە خۆشترین تەراویح خێزانەکەت منداڵەکەت سواری سیارەیان کە بگەڕێ لەم شارە ڕەبی لە خوای بەزیابێ ئەوەندە دەنگ خۆشمان زۆرن ئەوەندە مزگەفتی پڕبەرەکەتمان زۆرن بیان بە هەر جارە مزگەوتێک هەر شەوی مزگەفتێکیان پێ بکە بزانە ئەم منداڵانە چەند ئاسوودە دەبن چەند دڵخۆش دەبن چەند مەسرور دەبن کاتێک ئەو خێزانە هەموو پێکەوە دەچن پێکەوە بەشداری مەراسیمی تەراویحێکی خۆش دەکەن پاشان بیان بە ئەو مامۆستایانەی کەوتاریان هەیە ئەو شوێنانی کەوتار لێیان دەدرێ هەمیان ببە بە ئەو مانگە نەزر بێ لە سەمار و منداڵت بە ئەو مانگە نەزر بێ بۆ خزمەتکردنی ماڵ و منداڵت بە ئەو مانگە با تەزدید و نوێکردنەوەی خۆشەویستی و محەبەت بێ لە بینی هەموو کاف هەموو ئەو عائیلەیەدا دەکەواتە خاڵی دووەم ئەو بوو بگەڕێن ئەو خوتەمان ئەوە بوودانە کە بگەڕێن بەلای خۆشترین تەراویح یان ئەو مزگەوتانەی کە تەراویحیان خۆشە هەموو شەوەی لە زەیەکی دادەنیشین و تەراویح دەکەن. خاڵێکی تر ئەوەیە هیچ منداڵێک لێ نەگەڕێ ئیلا لۆ سحور بەخەبەر بێ لۆ پاشی و بەخەبەر بێ چونکە کاتی پاشی و کاتێکی زۆر مبارەکە کاتێکی زۆر بەرەکەتە بەسە کە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەموو شەوێ خۆی جەلە وەعەلا دێتە ئاسمان و یەکەم و بانگی بەندەکانی خۆی دەکا چێ هەیە گونەحبارە لێی خۆش بووم چێ ئیشێکی هەیە بۆی جێبەجێ بکەم چی حاجەت و پێویستێکی هەیە بۆی جێبەجێ بکەم سوبحانەڵڵا ئەو ماڵ و منداڵە هەموو حاجەت و پێویستیان هەیە هەموو کۆمەڵک ئومنیەت و ئاواتیان هەیە پێیان بڵێ نابێت کەستان بنوویتن نەرە وەڵام سبەنێ بە ڕۆژ دەبین نە ئەگە بۆ یەک قومە ئاویش بێ هەری سێنە با لەو وەختە بەرەکەتەی مەحروم نەبی دەزانی دوعای یەک کەستان لەو ماڵی قبول بی هەموو ماڵەکە بەختەوەر دەبی بەو دوعای داچێک باوچێک دوعای منداڵێک کچێک کوڕێک قبول بی وەڵڵی هەموو ئەو ماڵە بەختەوەر دەبی بەو دوعای کەواتە لێ نەگەڕێ منداڵەکان پاردەنەوە و تەمبەڵی بکەن و هەتا سەعات دەی بنووتنە ئللا دەبی لەو پاشێوێ بە خەبەریان بینە بە ئەو وەختە پڕبەرەکەتە ئەوانیش بەشداری بکەن. خاڵێکی تر لەو خوتانی کە لە ڕەمەزانی ئاشتەوایی خێزان دروست دەکات کە کاتێک کە فتار دەکەنەوە بە ئەو فتارە جەماعی بێ نەک هەریەکی لەلایەکی فتار بکاتەوە نا نیو سعات پێش فتارکردنەوەی دانیشە برێوەرن کوڕەکانم کچەکان ئێستا وەختی قبول بوونی دوعاە ئێستا خوا دوعای قبول دەکات چکە پێغەمبەر فەرمیەتی عەلەیهی سەڵات وەسەلام دوعا لە کاتی فتار قبوڵە جا منداڵەکان خڕکەوە دوعای بە جەماعی بکەن نیو سعات دوعا و پارانەوە بکە ئەو منداڵانە ئامین دەکەن دەزانی چ کاریگەریەکی ڕوحی عەجائیبی هەیە دەزانی چ کاریگەریەکی ئیمانی لەناو دڵ و ڕوحی ئەو منداڵانە دروست دەکە کە ئەو بابەی دەبینی فرمێسک دەڕێژی لە کاتی دوعایەکان کاتێک هاواری خوا دەکا بەپڕ بە دڵ دەزانی ئەو منداڵە چ کاریگەری دەبی والله ئەو منداڵە قەت ئەو وێنەی تو لەبی ناکە کە فرمێسکە دێتە خوارێ لە دوعایەکان
قەت ئەو منداڵە ئەوە لە بیر ناکە کە ئەو بابە بە کوڵ هاواری خی گەورە دەکات قەدەی خۆشببی کە لە منداڵەکانی خۆشببی کە ژیانیان خۆشکە کە وەزعی مسلمانان خۆشکە کە غەزەی بریندار قوتارکە لە وەزعی ئەو منداڵانە ئەو دوعانە لە هەناوی دەسەقیتن عمرێک پێوە ئیسرحات دەکە بەس ئەمەوەی ناکەیت بەڕاستی ئەوەی ناکەیت بەڕاستی بێ ئاگەین لەو شەحنە ئیمانیانە بەڕاستی بێ ئاگەین لەو ساتە ئیمانیانە کە منداڵی پێپەروەردە دەبی کە منداڵی پێڕاستەڕێ دەبیتن ئەم دوعانە زۆر کاریگەرن ئازیزان پاشان دوعا کە فتارتان کردەوە یەکسەر نان مەخۆن بڕۆ نوێژەکەی بە جەماعەت بکەن ئینجا وەرنەوە دانیشن لەسەر نان خواردن پاش نان خواردنش حەمد و سەنای خی گەورە زۆر بکەن بە منداڵەکان بە بیریان بێنەوە کوڕە شیرینەکان سەمە لە ماڵی خۆمان لە بن سەقفێکی فێنک ناو ماڵێکی ئاوەدان و گەرم و گوڕ ئێمە فتار دەکەینەوە ئەی ئەهلی غەزا ئەی خوشک و برایانی غەزەمان ئەوانە لە چه حاڵێکدان کە نان و فرمێسکی پێکەوە دەخۆن کە ژان و ئێش و ناڕەحەتی پێکەوە دەخۆن لە باتی ئاو خورما و شەربەتی ئەم قسانە زۆر کاریگەر دەبی ئازیزانم لە دڵی منداڵەکانتان باسی ئەو ناز و نەعمەتانەکە کە خوا بە ئێوەی بەخشیوە ئەو هەموو خواردنە خۆشە ئەو هەموو تەعامە زەریفە وەڵڵا هەیە لۆ پاروەنانێک نیتی وەڵڵا بۆ پاروەنانێک دەناڵێنیتن وەڵڵاهی منداڵێکم دی لە ئەوجارم چەند کیلۆمەتر ڕۆیشتی بوو هەتا چەند کیلۆ ئاردەچی بدەنێ لە ئەوانی لەیان قەومایە لە برایان و خوشکانی غەزەمان ئازانم ئەم جۆرە پەروەردەکردنە لە کاتی ڕەمەزاندا بەڕاستی کاریگەری خۆی دەبی پاشان شتێکی تر ئەو منداڵانە فێر کە دەبێ هەر یەکی ختمەچی بکە هەر یەکی ختمەچی بکە دەبێت لەو مانگەی هەمومان ختمەچی هەر تەواو بکەین ئەمە زۆر گرنگە دەبی ئەتوو بەردەوام تەشجیعیان کەی بەردەوام تەشجیعیان کە یەک نمونەتان بۆ بجێرمەوە لە میسر ماڵێک سێ کوڕی حافزی قورئان بوو سێیان حافزی قورئان بوو یەکێکیان مسابقەیە کراوە چ ئەو مسابقەی بکە وەڵا دیکان ماشەڵڵا ئەم منداڵە قورئانێکی زۆر عەجایبی لەبیرە لەبەرە جان کاکە بڕۆ بابت بانکە حەزیان کرد بابی ببینن وانزانی بابی ئێستا دێ ڕیژدارەکە و ژداشەکی سپی و جوان و کراوەک و حافزی قورئان دیتیان بابی فەلاحێکی دەست شەقشەقی نەعەل لە پێی ژداشەکی شڕ و پڕی پیس هات گوتی ئەوان پێیان سەیر گوتیان جەنابەت بابی ئەو منداڵانە گوتی بەڵێ گوتی جەنابەت ئەوانت فێرە قورئان کردوتی ناوەڵڵا ئەمە قورئانیش نازان بخیدم ئەی چی ئەوانەی فێر کردوتی وە دایکیان داچیان لە ماڵی قورئانیان فێر دەکا داچیان لە ماڵی تەشجیعیان دەکە قورئانی لەبەرکە چەند بەدەبا دایکی بێت و قسەی لەگە بکەین ئەو داکە ڕێک و پێکە هات گوتیان بە دایکەکەیان گوت خوشی بەڕێزم چۆن ئەو منداڵانە قورئانیان لەبەر کردووە تی وەڵڵا بەس بە تەشجیع بەس بە تەشجیع چۆن گوتیتم ئەوڕۆ مەسەلەن هەر کەسێک مثلا جزء عەمە هەر کەسێک مەسەلەن دە سوورەتی جزء عەمەی لە بیدایەتم لۆ لەبەر کاتن بە خلالی مەسەلەن سێ ڕۆژی ئەوە ئەمن خۆشترین خواردن بە قسەوی دروست دەکەم چ خواردنێکی حەز لێ ئەوی دروست دەکەم هەرسێک مسابقەیان بوو چێ لە هەمویان جوانتر و زووتر و مەزبووتری لەبەر دەکرد شیوەکە بە دڵی وی دەبوو ئەو جارە دەمگوت چێ ئەو سوورەتەم لۆ لەبەر کاتن بە خلالی مەسەلەن دوو ڕۆژی ئەوە ئەو سەفەرەی کە دەیکەین ئەو جارە بە دڵی وی چیان دەری هەر دەبژێری ئەوێندە هەر سێ منداڵ مسابقەیان دەکرد چێ لەبەری کردبایە پێشتر سەفەرەکە و شوێنی سەفەرەکە بەدڵی ئەو منداڵی دەبوو بەو شێوە توانین بەو تەشجیعی هەموو قورئانیان پێ لەبەرکەم زانە ژنی عاقڵ ژنی ڕێک و پێک ئاوە بەو شێوە مامەڵی لەگە منداڵەکان دەکە دەبا لە ڕەمەزانش وا بکەین چێ ئەو مانگەی باشترین ختمی بکە خۆشترین شیوی دەخوا و سەفەری جێشتش با بەدڵی ویبی بە کەیفی ویبی چەندەلی دەوێ دەچین ئەم شوێنە ئەم زۆرە پەروەردەکردنە لە ڕەمەزان بەڕاستی زۆر گرینگە بۆ منداڵەکان خاڵێکی تر ئەوەیە نێڵی منداڵەکان بە نووسە ژیان ببەنە سەرێ یاخود هەر خەریکی مۆبایل بن ئەمە زۆر خەتەرە بەڕاستی منداڵەکان من زۆر جاران سوبحان الله ئەوەندە خەریکی مۆبایلن ئەوەندە خەریکی نووسنن هیچ ئیسیفادە لەو مانگەی ناکەین بۆ ئەوی بەڕاستی بتوانین ئەو مانگە پڕ مەنفعەت بێ ئەبێ لەو ماڵە دەرسێکە بێ دەرسی ناو ماڵ بەرەکەتی ناو ماڵە وەڵڵاهی ئەو بەرەکەتەی ئەو ئارامیەی ئەو مەحەبەتەی لە کاتی دەرس بەسەر ئەو ماڵ منداڵە دەباری لە کاتی هیچ شتێکدا بەسەریان ناباریتن جا بۆیە دەبێ ئەم باوکەیە یان ئەم دایکەیە یان ئەو برایی کە لە ماڵی گەورەیە دەرسێکی بۆ ئەو ماڵ منداڵی دانێ بە ئەو خوشک و برایانی خۆی دانێ دەرسێکی خۆش میسال سیرەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام هەموو شەوێ دایانێ بەشێک لە ژیان نامەی ئەو پێغەمبەرە نازارەیان بۆ بخینەوە یاخود ئەگەر لەبەرتە یاخود ئەوە بۆ ئەلحەمدوللا
ئەوە زۆرە هەر لێیدە لە یوتیوبی چیهان مامۆستا دەوێت کە ژیاننامەی پێغەمبەری خوای باس کرد و عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ دەینی کەواتە تەحدیدکردنی کاتێکی گونجاو بۆ دەرسێکی کە بەڕاستی ئیسیفادەی لێ بکەن زۆر گرینگە هەر دەرسێک بێ مهم بتوانێ ئەو ماڵ و منداڵی خەریکەی بە شتێکی بەرمەنفعات ئیتر بەڕاستی ئەگەر ئێمە توانیمان بەم شێوە بەردامەی ڕێک و پێکمان هەبێ لە مانجی ڕەمەزاندا بەڕاستی خۆشترین ئاشتەوایی دروست دەکەین بە بەرەکەتترین کات دەبەینە سەرێ و هەرچی خۆشی و شادیە دەگەڕێتەوە ناو ماڵەکان هەم ژن و مێردەکە یەکتریان خۆش دەوێت و هەم منداڵ و باوکو و دایکەکە یەکتریان خۆش دەوێت مە هەم بەڕاستی ئەو منداڵانە هەست بە ئاسوودەی ڕوح دەکەن گیان دەکەن جەستە دەکەن کاتێک ئەبینن داک و بابیان لەگەریتیان لە سفرە لە شەو نوێژەکاندا لە مزگەوتەکاندا لە ماڵە و لە دانیشتەکاندا عەزیزانم ئەمە پوختەیەک بوو وەکو فکرێک بوو ئەمن عەرزی بەڕێستانم کرد بەڵام ئێوە با فکریت کە بکەینەوە با خوتەیت کەمان هەبێ با شتیت کەمان هەبێ بەڕاستی بتوانین ئەم ڕەمەزانە ئاشتەوایەکی خێزانی سەر تا سەر دروستکەین بۆی نەک ڕەمەزان ببتە مانجی قورئان نەک ڕەمەزان ببتە مانجی بەڕۆژی بوون بەڵکو ببتە مانجی ئاشتەوایی هەموو خێزانەکان بەینی هەموو ژن و مێردەکان و بەینی داک و باب و منداڵەکان هیوادارم ئینشاءڵڵا ئیسیفادەتان کرد بێ بە ئومێدی ئەوەی بتوانین ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە باشترین ئیسیفادەی لێ بکەین لە ڕووی خانەوادیەدا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته